کەەوە کاماژەم پێکە ڕنگزەرد بار هەڵگرەکانن و لە هەمان کاتە تابلۆی ژمارە ڕنگ سوور ئەمانە تەکسیەکانن 5,000 تابلۆی ڕنگزەر 110,000 ڕنگ سوور 57,000 دینارت لێ وەردەگرن ئەمە تەنها بەناوکردن. ئەگەر ساڵانەکەت بەسەریان ڕۆشت بێت چەند غەرامە دەکری با بچینە سەرەوە بۆ کۆمەڵی غەرامەی تیا ئەگەر بەسەر ڕۆشتوی بەڵام کۆی گشتی ببورن ئەمە ئەڵێ نوێکردنەوەی ساڵانە ئەگەر تۆ ساڵانە کە نوێی دەکەیتەوە بۆ نمونە بۆ هەر ئۆتۆمبیلێک 42,000 وەردەگرن لە هەمان کاتە ببورن دیارە لێرە ئینفۆگرافیکە هەڵەیەکی تایە تەواو ئۆتۆمبیلی ژمارە ساڵانەی هەر ئۆتۆمبیلێک بۆ ئۆتۆمبیلە 42,000 دینار وەردەگرن ئەگەر لە هەر جۆرێکە بێ ئەگەر بەسەر چوو بێ ساڵانەکەت 15,000 دینار لێ وەردەگرێ و لە هەمان کاتە ئەگەر ژمارەی تابلۆکەت نوێ بکەیتەوە چونکە لە ئێستادا جۆرێک لە تابلۆی نوێ هاتووەتە ئاراوە دەبێت تۆ بڕۆی تابلۆکە نوێکەیتەوە بۆ نوێکردنەوەی هەر تابلۆیەکیش 55,000 دینارت لێ وەردەگرن. کۆی گشتی ئەو ڕسوماتانەی کە لێت وەردەگرن لە ئەوەی کە ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێک ئەگەر هاوکاران ئینفۆگرافیکی کۆتایین بەنێ زۆر باشە ئەمە خاوەندارەتی ئۆتۆمبیلێکی ڕنگ سپی تابلۆی ڕنگ سپی دەبێت 490,000 دینار بدەیت. ئەگەر بار هەڵگر بێ واتە تابلۆکەت زەرد بێ 745,000 دینار دەبێ بدەیت و لە هەمان کاتە ئەگەر ژمە تابلۆی سوور بێ واتە تەکسی بێ دەبێت 517,000 دینار بدەیت. بە بڕیاری وەزارەتی ناوخۆ بۆ خاوەندارێتی هەر ئۆتۆمبیلێک دیارە بەلای کەمەوە 117,000 دینار زیاتر لە جاران دەبێ ئەم ڕسوماتانە بدرێت کە ئەمە کۆمەڵێک ڕسوماتن بەداخەوە دوجار بەم بڕیارە نوێیە 117,000 دینار نوێ هاتووتە سەر ڕسوماتەکان و ئەمە دەبێتە هۆکاریەوەی کە کڕین و فرۆشتن بازار هیچ نەبێ بۆ ماوەیەک کەمێک کەم ببێتەوە و کۆمەڵێک خەڵک کە پێشتر کاریان کڕین و فرۆشتن بوو توانای ڕەنگە کۆمپانیا و پێشەنگیان نەبووی بەڵام دەیانتوانی لەو شوێنانەی کە کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بکرێت سەرپێی کۆمەڵێک کەسابەتی خۆیان بکەن بۆیە پاملێرمان ڕامیار ڕای کۆمەڵێک کڕیار و فرۆشیاری وەرگتووە بۆی کە بزانین لە ناو پێشەنگاکانە چی دەگوزارێت تا چەند ئەم ڕایە مەرغوبە ئەو راپۆرتی کە ڕامیار ئامادەی کردووە بینەری دەبین. دیارە دوای ئەوەی کە وەزارەتی ناوخۆ بڕیارێکی دەرکردووە بۆ بە ئەلکترۆنیکردنی مامەڵەی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دیارە ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ نیگەرانی بەشێک لە هاوڵاتیانی لێکەوتەوە بە تایبەتی ئەوانەی کە کڕین و فرۆشتنەکەن و بە تایبەتیش ئەوانەی کە لە پێشنگای ئۆتۆمبیلە بێسەرەتاکان کار دەکەن دیارە دەوترێت لە دوای ئەم بڕیارەوە کە دەرچووە بە گشتی ینی کە ماوەی 3 ڕۆژە کار بە بڕیارەکە دەکرێت مامەڵەی کڕین و فرۆشی ئۆتۆمبیل بە تەواوی سات بۆتەوە لە پێشنگاکانی ئۆتۆمبیل لە شاری سلێمانی. من ئێستا هاتوومەتە پێشنگای سلێمانی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەمەوێت پرسیار لە بەشێک لە هاوڵاتیانە بکەم بزانین ئەم بڕیارە تا چەند کاریگەری لەسەر بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دروست کردووە. وەڵا بازاڕی وەستانوە کاکە بازار نییە بەعام خەڵک هەمووی قەفڵ بووە خۆ بەخوا ڕۆژ بۆیەوە تۆ ئەبێ هاستی بە هەموو ئەو خەڵکە حکوومەت و کۆمپانیا بەخێوکە لەبەر لە بەرسان نەمرن ئیتر خەڵکەکە تەواوی عنی بازاری نقصان وەستانەوە بەخوا تە خۆم عرەزمە لەو دیوە بەخوا ڕۆژی عەقدە نانووسم ئەو حەقینیە بەسەرتەوە وەرێکاکە جا من ساڵانە مانگانە دێم چڵام تو چەند عەقدە نووسی بێ ئەوەنە لێ سەنم زەریبە ئیتر کاکە ئێمە نازانین پارە بە حکوومەت دەین بە کۆمپانیای دەین بە نۆکانی دەین بە وەزارەتی ناوخۆی دەین یعنی بە مروری دەین زیاتر خەڵکە فەقیرەکە زەرمەندە بەڕاستەکەی زیاتر خەڵکە فەقیرەکە زەرمەندە وەک لەوەی کەوا ئەیبینی ئەوە تا خەڵک هەمی بەیە کا دێ و ناوێرێ بچێت گەڵایە بە کۆمپانیا بێ لێرە ئەیسا لێرە 8,000 بە بەمان 25,000 بە مرور سیارێ دانێ ئەڵێ کاکە ژیان من ئەو عەقدە بۆتەکەم لە ماوەی مایەن کە بێت تەحویلیکەی ئێبرا جوانەکەم تۆ لە ماوەی مایەنکە سیارە هەیە هەر لە ناو مەعرزەکە 3 دەسەکە یعنی ئەم 3 دەسا بڕوە لە ماوەی ئەم مانگە تەحویلیکە معنە ئەمانەوێن بەس کەسابات کەن و پارە وەرگرن یعنی 3 دەست تۆ ئەبێ عەقد بنووسی لینک بنێری بۆ مرور ئەوە کاکە ئەم سیارەیە لەناو ئەم مەعرزەیە 3 دەست فرۆشراوە. دەمێ ئەو لێ پرسم من کە دێم ئۆتۆمبیلێکە کڕم واتە کڕیار ئەبێ چەندێک زەریبە با لە دوای ئەو بڕیارەوە تاوەکو ئۆتۆمبیلەکەی بڕیارەوە ئەگەر ئێوە هەشت بێ مۆ ساحی مەعرز دەری نایە نەبێ ئینتەرنێت دانێ ئەبێ کۆمەڵە جیاز بێنێ داینێ بە 8,000 بۆی دامیشکە $100 100 بیا بە کۆمپانیا ئەمە $200 25 با بە مرور ئێ باشە کابرا چی بکە ینی سیارێ 3 دەسەکان ناو مەعرزە 6 وەرەقەتۆ بێ کەسابات بۆ کۆمپانیا بۆ حکومەتکەی
ئەمە ڕاستیەکەیت هەفتەیەکە بازار هەر نەماوە هەر بازار داخراوە وەکو ئەم بڕیارە دەرچووە بازار نەماوە بازار بە هەموو شێوەیەک وەستاوە ینی کاریگەری زۆر کردووە لەسەر ماراس ئەی نازانی ئێستا ئێمە خۆمان بێسارین ناتوانین سیارە بکڕی چکە نازانی تەحویل کڕیاری بەڵە خۆم کڕیارم معاملە چی معاملەکەین بەڵە دوجار تۆ کە کۆمپانیان نەبێت یان خاوەن مارز نەبی لە دوای ئەو بڕیارەوە پێویستەکە یان لە لای کۆمپانیایە کار بکەیت یان بچیتە لای پێشنگا ئەوە بێکاری بە دوای خۆیان ناهێنە ئێوە بێکار با طبعا نەی چۆن بەرەوەڵا بێکار دەبی و یعنی هەر ئێسش بازارەکە وەستاوە یعنی کە دیاردی نییە چۆن دەبێ و چۆن نابێ نازانین یعنی ئێستا بازارەکە ڕاوەستاوە طبعا هەمووی هەر لە زەرەدی فەقیر و هەژارە هەمووی لەسەر فەقیر دەکەوێت چکە هەر شتێک هەر حکوومەت ئەم حکوومەتار بڕیارێکدا هەر لەسەر فەقیریەکەوێ و باش دەکەوێت سەر فەقیری زیاتر ئەو بڕیاری کە دراوە باجەکە ئەبێ کڕیار بیدا یا فرۆشیان هەمووی دەبێت کڕیار بیدا هەمووی دەبێت کڕیار بیدا چکە هەمووی لەسەر کڕیار گرانە بێ ئێستاکانە من خۆ سیارێکمە بێ ئەی فرۆشم سیرکەم دەڵێن باز دەکرێت بۆ ئەو کەسانی کە معاملە چییە هەمووی دەبێت ساڵانە زەریبەی بدا لە زەریبەی بدا وەکو چۆن سارێکی گەورەت بەناوە دەبێت بێ ساڵان زەریبێ بدی ئەوەی کە معاملە چیشە دەبێت زەریبەی بدا ناچار منیش دەبێت کە سارێکی بە کەسی وەک جەنابە دەفرۆشم دەبێت زیادی بخەمە سەر بۆ حسابە هەمووی لەسەر فەقیر زیاد دەبێت لەسەر ئەو بڕیارە قسم بۆ بکە ئەمە چ بارگرانیەکی بۆ ئێوەی خاوەن معرز بێ یان کڕیار بێ یا فرۆشیار بێت جا بڕیاری چی بەخوا حەج بڕیارێ پارەی بۆ حکوومەت یاوێ هەرەوەیە دی بڕیار چی مامەڵەی سس کردووە مامەڵی کردن دوو ڕۆژە بازار هەر نییە نەکڕین هەیە نەفرۆش هیچ نییە ناوەڵاکردن و فرۆشتن نییە هەر شتێکی مەسلحەتی حکوومەتی دیا بوو هەتا خەڵ چەبڵە لێ هەرێکە پێویست ناکە ئێستا لە دوای ئەو بڕیارەوە باجەکە زیاتر ئەبێ کڕیار بیدا یا فرۆشیان وڵاتە من فەقیرەیە من سارێک ڕەمە بێ $100 بم بیکە مە ناو خۆم هەدی خۆ ئەگەر نێکی بەنای خۆتەوە ئەخدی تەحویل بچی لێکی ئەبێ یەکسەریش بیکە یان مۆڵەتێک دراوە باوەی یەک مانگ مۆڵەتی یەک مانگ ئەی دوای مانگەکە ئەتی لەوانەیە ئەو کەسێ ئەبێ بیکە یانە بێ گەڵایکی کەوی لێ سەنێ هەینا بۆ تەحویل ناکە دیارە بە پێ ئەو زانیارانەی کە ئێمە هەمانە ئەگەر بێت و لە ماوەی یەک مانگدا یەکێکە ئۆتۆمبیل دەکرێت تەحویلی نەکاتە سەر ناوی خۆی بۆ هەر مانگێک 50,000 زیایی لێ وەرەگیرێ واتە ئەگەر بۆ مانگێک 50,000 بات مانگی دووەم ئەبێ 50,000 تر بە مانگی سێم 50,000 واتە تا زیاتر کاتەکەی دواکەوێت تەحویلی نەکات بۆ ناوی خۆی پێویستەکە ئەو سزایە بدات کە لە بەرامبەر تەحویل نەکردنە داوێتی بزانین ئەگەر خەڵکی تر قسم بۆ کەسڵاو لێ بخڕوان باشی سپاس دەکەم لەسەر زیانەکانی ئەو بڕیارە قسم بۆ بکە ئێستا ئێوە دەڵێن لە بەرژەوەندی کڕیاری فرۆشیارە بۆ بەڕاستیەکەی لەوەدی ئەم دەنگۆی هاتوتە ئینەوە بازارەوە یەک نافرۆشت یەک سیارە نافرۆشت ئێمە هەموو وەستاوین لەوە پێش هەفتەی وا بوو بە دڕۆژ جارە سیارێکپانە فرۆشتەوەتی ئەم وەزع بووە یەک سیارەمان نەفرۆشتووە بازار بە تەواوەتی وەستاوە یعنی هیچ کڕین و فرۆشتنێکی تیان نییە کابرا سیرەکە ئەڵێ ئەم ئەقدێ معرزانی ئەسا هیچ نایخوا هیچ ئیسفادەیەکی نییە بۆ بێت ئەقدیش بنووسی ئیسفادەیەکی نییە بچێت لە کۆمپانیایەتر کۆهینێ بکە ئەقدێ ترکە ئەنجاشینە سیارەکەی بۆ تەحویل کابرا لێرە معمەل ناکە چێ دەرەوە بیکڕێ باشترە لەوەی کابێ لە ئێمە بیکڕێ زۆر باشە بابزانین چی لە پشتەوەی هەموو ئەم بابەتەوە هەیە کاوەی ڕەنگە ئەساس بێت تەبەن هەمومان دەڵێن پاریتیایە بۆچی بەڵام ئەم پارێ بۆکیە بێت چۆن دەبێت زۆر بە کورتیە مەشتان پێ دەڵێم خۆی لە بڕگە داراییەکانی ئەم بڕیارەدا هاتووە دەڵێ بڕی 2 ملیۆن دینار وەک ڕسوماتی ساڵانە بەرامبەر پێدانی مۆڵەتی کارکردن و نوێکردنەوەی کۆمپانیای هاوردەکردن یان گواستنەوە و فرۆشتنی ئۆتۆمبیل ئەگەر تەنها یەکێک لەو سێ چالاکی ئەنجام بە هاوردەی بکە ئۆتۆمبیل بگوازێتەوە یا ئۆتۆمبیل بفرۆشێ ئەمە دەبێت ساڵانە 2 ملیۆن دینار بدە بڕی 4 ملیۆن دینار وەک ڕسوماتی ساڵانە بەرامبەر پێدانی مۆڵەتی کارکردن ئەگەر کۆمپانیا دوو لەو چالاکیاڵ بژێرێ ئۆتۆمبیل هاوردە بکە یا بیفرۆشێ بۆ نمونە لە هەمان کاتە دەڕێ بڕی 6 ملیۆن دینار وەک ڕسوماتی ساڵانە بەرامبەر پێدانی مۆڵەتی کارکردن ئەگەر کۆمپانیا هەرسێ چالاکیەکە ئەنجام بدە بڕی 2 ملیۆن دینار وەک ڕسوماتی ساڵانە بەرامبەر پێدانی مۆڵەتی کارکردن و نوێکردنەوەی پێشانگای فرۆشتنی ئۆتۆمبیل
کۆمپانیا یا پێشانگای فرۆشتنی ئۆتۆمبیل بڕی 1 ملیۆن دینار ساڵانە دەدا بە وەزارەتی ناوخۆ وەک ڕسوماتی پێدانی کۆدی فرۆشتنی ئۆتۆمبیل بەپی گرێبەستی ئەلکترۆنی ستاندارد و ساڵانە بە هەمان بڕ کۆدەکە نوێ دەکرێتەوە. ئەم 5 خاڵە کە هەمویان باز لە وەرگرتنی ڕسومات دەکات لە خاوەن پێشانگاکان یا خاوەن کۆمپانیاکان، بەڵام لە بڕگەیەکە ئەڵێکی ئەڵێ ئەو بڕە ڕسوماتانەی ئەمەی کە خوێنمەوە لەلایەن وەزارەتی ناوخۆ وەردەگیرێت دەخرێتە سەر ئەژمێری کۆمپانیا ئەمنیەکان و ڕێگەپێدان لە دیوانی وەزارەتی ناوخۆ. بۆیە ئەمە دیارە ڕاستەخۆش هەرچەندە دەچێتەوە سەر گیرفانی حکوومەت، بەڵام لە هەمان کاتە دەچێتەوە سەر گیرفانی کۆمپانیا ئەمنیەکان. ئەوەی کە دێتە گیرفانی حکوومەت و داهاتی حکوومەت تەنها ئەوەیە کە بڕی 50,000 غەرامە لە دواکەوتن و 20,000 و 7,000 دینار ڕۆژانە وەک پێبژاردننی غەرامەی سەر شۆستەکان و نمایشکردنی هەر ئۆتۆمبیلێک یا ئەوەی کە لە وەکو زیادە ڕەوی زیاتر بەکارێنناوە چەناو پارەیەچێتەوە خەزیانی گشتی ماوەقع دەچێتەوە بە گیرفانی کۆمپانیا ئەمنیەکان. ئەمە تەوەری یەکەمم بوو. ناوبڕێکی کورد. تەوەری دووەم باز لە چاودێریکردنی پەیوەندیەکانمان دەکەین، بزانین کێ پەیوەندیەکانمان چاودێری دەکات. بەڵازیزان، چاودێریکردنی هێڵەکانی پەیوەندیکردن لە هەرێمی کوردستان تەوەری دووەمە. ڕەنگە هەندێکتان بۆتان گرنگ نەبێت کێ چاودێریمان دەکا بابیکات، هەرچەندە دڵنیام هەموو تاکێک بۆ خۆی حرەمێکی هەیە، کۆمەڵێک زانیاریش کەسیەتی تایبەتی هەیە کە پێی خۆشە پارێزراو بێت. ئەگەر هەندێک ئاستی جیاواز لە پاراستنی زانیاری کەسی باس بکەین، بۆ نمونە لە بەرزەکەی ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی خۆمانە هەیە، کەسێک ئەگەر سیاسی بێ یا بەرپرسێکی باڵای حزبی یا حکومی بێت، بیەوێ پەیوەندیەکانی پارێزراو بن لەگەڵ هەر لایەنێک کە بیەوێ ئەنجامی بدا تا بگاتە ئەوەی کە چالاکوانێک دەیەوێ پیجێکی فەیسبوک دابنێ خۆی بەتاڵکاتەوە ڕخنەکانی لە حکوومەت بگرێ یاخود نا ڕەنگە تەنانەت پەیوەندی نێوان دوو ڕەگەزی جیاواز بێت. ئایا ئەمانە چۆن چاودێریەکرێن؟ تاڵان چاودێری بەپێی قەبارەی زانیاری و گرنگی زانیاریەکان دەخرێتە سەری. ئێمە 3 جۆر پارێزراویمان پێویستە بۆی کە زانیاریەکانمان لەناو هێڵە پەیوەندیەکاندا پارێزراو بن. ئەم 3 پارێزراویە لە 3 جەهەتی جیاوازەوەیە. سەرچاوەی ئینتەرنێتمان لەکوێیە؟ 2 ئەو ئەپلیکیشنانی کە بەکاریانی هێنین تا چەنە سکیورتیان بەهێزە. 3 جۆری مۆبایلەکانمان وەکەوەی لە گرافیەکەیە دەیبینن. ئێمە باباسی جۆری مۆبایلەکان نەکەین لەبەرەوەی جۆری مۆبایلەکانمان ڕەنگە ئاسان نەبێت لەوەی کە لە هەرێمی کوردستان بتوانرێت چاودێری بکرێت ئیلا لەلایەن خودی ئەو کۆمپانیایەوە نەبێت. بەڵام ئایا گرنگتر ئەوەیە مۆبایلەکە چاودێری بکرێت یا ئەو هێڵەی کە تۆ بەکاری دێنی لە هێڵی تەلەفۆن بێ کە ئەوەی لە عێراقا هەیە، زەین تێلەکۆم، کۆڕێک تێلەکۆم و ئاسیاسێڵ، یاخۆت ئەوەی کە لە ئەنتەرنێت ئەپلیکیشنەکانی وەکو ڤایبەر، وەکو واتسئاپ، وەکو تەلێگرام، وەکو ئینستا، وەکو مەسنجەر، وەکو فەیسبوک، وەکو سناپچات، وەکو هەموو ئەمانە کامیان سکیورتیان بەهێزە لەوەی کە ئێمە بەکاریان بێنین. شیکاریەکە دەکەین، بەڵام دەبێ هەرکەس بەپێی ئاستی زانیاریەکەی خۆی بزانێت تا چەندە ڕقابە و چاودێری دەکرێت. کە ئەمە باسمان کرد سی ئەپەکەیە. پەیوەندی کەسایەتیەکانیش جیاوازە. ئایا ئەو کەسە سیاسیە، کۆمەڵایەتیە یاخۆت کەسێکی بازرگانە؟ پەیوەندی خەڵکێکی ئاسایی وەکەوەی کە باسم کرد بۆ نمونە ڕەنگە 2 ڕەگەزی جیاواز بن پێکەوە پەیوەندیەکیان هەبێ، بەڵام دوجار سڕ و نهێنیە کە خۆیان چۆن بیپارێزن. کاری ڕێکخراوەیی و چالاکوانەکان بەتایبەت لە خۆپشاندانەکاندا هەندێک پیج کاتێککە داگیرەکران یا کەسەکەیان ئەدمینەکەیان دەست بەسەر دەکرا و بە بێدەنگی کۆنتترۆل دەکرا لەلایەن دەستگامنیەکانەوە. ئەمانە چۆن دەکران؟ چۆن دەزانن ئەم پیجە لەکوێیە کێ خاوەنداریەتی دەکا؟ هەموومانتان بۆ باسەکەین، نامانەوێت بێ هیواتان بکەین، بەڵام دوجار وەک قسەیەکی باو هەیە سیقە بە تەکنۆلۆژیا بە هیچ شێوازێ ناکرێت. بۆیە زۆر بە خێرایی دەچینە سەر بابەتەکان. باسی یەکەمیان لەگەڵ جۆری ئەو سەرچاوەی ئینتەرنێتەکە لەگەڵ ئەپلیکیشنەکان کە بەکاری دێنی دوو بابەتی تێگەڵکێشن پێکەوە دەبێت قسەیان لەسەر بکەین.
سەرچاوی ئینتەرنێتەکانمان لە هەرێمی کوردستان کوێن ئەگەر زانیاریەکانمان بدەنێ هاوڕێکانمان ئێمە سێ جۆر هێڵی ئینتەرنێتمان هەیە لە هەرێمی کوردستانە. هێڵی یەکەمیان ئاڵای نەورۆستلیکۆم کە کۆمپانیایە، هێڵی دووەمیان کۆمپانیای IQ و هێڵی سێمیان کۆمپانیای ئەلسەرت. ئەم سێ هێڵە دێنرێتە ناو هەرێمی کوردستانەوە لەوەی کە ئێمە بەکارهێنر لە هەرێمی کوردستانە ئەم سێ هێڵە بەکار دێنین لە هەرکەم لەمانە بن. ناشارێتەوە لەوەی کە بۆ نمونە هێڵی کۆمپانیای ئاڵای نەورۆستلۆکۆم نزیکە لە زۆنی زەرد و دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانەوە و IQ لە زۆنی سەوز و دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان. واروەها هێڵی ئەلسەرت خاوەنداریەتێکی دەگەڕێتەوە بۆ سەرمایەدارێک کە لە هەردوو زۆن دەتوانم بڵێم کار دەکا و خەتی ئینتەرنێتی داوەتە هەردوو زۆنەکە و کاری تێدا دەکرێت. ئەمانە لەکوێوە دێن؟ ئەگەر کەمێکی دیکە بازنەکە فراوان بکەین لە هەرێمی کوردستان، خۆ ئێمە هەمانە میشە دەڵێن بۆ نمونە ئێران و تورکیا لە ڕووی ئابووریەوە داگیریان کردوین، لە ڕووی سەربازیەوە داگیریان کردوین، بەڵام ئایا لە ڕووی ئینتەرنێتیشەوە دەتوانن بۆ هەر کەسێک کە مەیلیان هەبێ فۆکەسی بخەنە سەر چاودێری بکەن یاخود نا. بەپێو بە دوواداچوونەی کردومانە ئێمە ئەم سێ کۆمپانیایەکە ئینتەرنێتیان سەرچاوی ئینتەرنێتی ئێمە لەکوێ ئەم ئینتەرنێتیان دێنن؟ بە دڵنیاییەوە لە دوو شوێنی جیاواز، یەکێکیان لە سێڤەرێک لە وڵاتی ئازەربەیجانەوە، یەکێکی دیکەیان لە سێڤەرێک لە فرانکفۆرتی ئەڵمانیاوە. واتە لەم دوو شوێنەوە ئێمە ئینتەرنێتمان بۆ دێت. ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرترین ئینتەرنێت تیا دابەشەکرێ سێڤەرێکە لە ئازەربەیجانەوە. ئەوەی کە لە ئازەربەیجانەوە دەهێنرێ بۆ نمونە IQ لە ئازەربەیجانەوە دەیهێنێتە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە باشماخەوە دێتە ناو هەرێمی کوردستانەوە. ئەمە هێڵێکی IQ-وە و ئەوەشی کە ئاڵای نەورۆستلۆکۆم دەیهێنێتە ناو هەرێمی کوردستانەوە دوو هێڵی هەیە. هێڵێکی لە فرانکفۆرتەوە دێت لە تورکیاوە داخڵ دەبێتە ناو لە ئیبراهیم خەلیل و تورکیاوە دێتە ناو هەرێمی کوردستانەوە. هێڵێکی لە ئێران دەچێتەوە ئێران، لە ئازەربەیجان دەچێتەوە ئێران و لە ئێران لە مەرزی حاجی عومرانەوە دەچێتەوە سنووری زەرد و داخلی هەرێمی کوردستان دەبێت. بۆیە ئەلسەرد بە هەمان شێواز لە هەردوو هێڵەکەوە هەیەی هێناوێتەوە ناو هەرێمی کوردستان تەنانەت لە هێڵێکشی لە عێراقەوە هەیە. با بزانین ئێران و تورکیا دەتوانن چاودێری ئینتەرنێت بکەن؟ بەپێو بە دوواداچوونانی کردومانە بەڵە لەبەرەوەی کە ڕاستە لەوێ سێڤەرێک بوونی نییە، بەڵام وەکو ئەگەر زۆر سادەی بکەینەوە وەکو ڕووبارێک کە بۆ نمونە لە هەرێمی کوردستانەوە بچێتەوە ناو ئێران لە ئێرانەوە بڕوە یاخود بێت فەرقی ناکات، چونکە ئینتەرنێت ڕۆشن و هاتنەوەیە بۆ سێڤەر. هەموو ئەم ڕووبارە گردانی شێ بە دیاریەوە هەر دارێک هەر پەردوویەک بەناوەکەیە کە بڕوە زۆر بە جوانی دەیبینێ. ئێران و تورکیاش بە هەمان شێواز دەتوانن و بەتایبەتی هەردووکیان ئاستی تەکنۆلۆژیان لەسەر ئاستی گیان زۆر بەرزە، دەتوانن هەموو ئەو داتایانەی کە بەم هێڵانەیە دەچێتەوە بۆ سێڤەر ڕئیسیەکان بیان بیبینن. ئەمێنێتەوە سەر ئەوەی کە چی؟ بۆ نمونە ئێمە ئەگەر بمانەوێت ئەپەکان کامیان بەکاربێنین، بۆ نمونە واتساپ بەکاربێنین، تەلێگرام بەکاربێنین، ڤایبەر بەکاربێنین یا مەسنجەر. ئەمانە نمونەیەکی ئەنمەوە بۆ نمونە گەر ئێمە واتساپ بەکاربێنین، من لێرە سڵاوێک بۆ تۆ دەنێرم، ئەم سڵاوە لای من وەکو سڵاو دەرەکەوێت، لای تۆ وەکو سڵاو دەرەکەوێت، بەڵام لە بەینا وەکو کۆدە هەمووی کۆ دەدێت. ئەوەی کە لە بەینا سێریکە ئەگەر نەتوانێت ئەم کۆدانە بشکێنێ نازانێ ئەم پەیامی کە من نردومە بۆ تۆ چییە. بەڵام ئاستی توانای تەکنۆلۆژی ئێران و تورکیا ئێستا بە جۆرێکە دەتوانن ئەم کۆدانە بخوێننەوە. تەنانەت باز لەوە دەکرێت دەستگا هەواڵگریەکانی خۆشمان دەتوانن ئەم کۆدانە بشکێنن ئیلا یەکێک لەمەپانە نەبێ کە کۆمپانیا خۆی گەرنتی 100% دەدا لەوەی کە پارێزراوە. ئەویش تەنها نەک بە شێوازێکی یەکەزایی ئەمە بەکاربێنرێ، دەبێت لە ناویە ڕێنماییەک هەیە جێبەجێ بکەی کە دواتر پێتان دەڵێم بۆی کە بتوانی ئینتەرنێتەکە بەکاربێنی بەبێەوەی هیچ گرفتێکت نەبێ. چونکە وتم پەیوەستن بە یەکەوە با بزانین ئەپەکان کێ خاوەنداریان دەکەن. بۆ نمونە ئاپی واتساپ، فەیسبوک، مەسنجەر، تەلێگرام، ئەمانە هەمووی کۆمپانیای مێتا خاوەنداریتیان دەکات کە لە ئەمریکایە. ڤایبەر کۆمپانیای ڕاکۆتین دروستکەرەکەی یابانیە، بەڵام لەبەرەوەی کە هاوڕێکچەکەی بەریتانی بووە لە بەریتانیادا دەنیشێ، قسە لەسەرەوە دەکەن ڤایبەر هەم بەریتانیا و هەم یابان خاوەنداریەتی دەکەن یا دەتوانن تەحەکومی پێوە بکەن. تەلێگرام کۆمپانیای پاڤڵ دۆرفە رووسیا سەر بە رووسیای، سناپچاتیش کۆمپانیای سناپ INCە کە ئەمریکیە. کام لەمانە پارێزراون پێتان دەڵێم. بەڵام دانانی ئەم ئەپلیکیشنانە چۆنە؟
جارێکی دیکە ئەمە پێوەستمان دەکاتەوە بە هێڵەکانی پەیوەندیکردنی مۆبایلەوە ئاسیا کۆڕک یا زەین. کاتێک کە تۆ دەتەوێت ڤایبەرێک دابنیت دەبێت ڕقم تەلەفۆنەکەی خۆت لێ بدەیت پاش کەمێک کۆدێکت بۆ دێتەوە ئەو کات دەتوانانی داخلینەوە ڤایبەر ببیت واتە ئەم کۆدە دێتەوە ناو سێرڤەرەکانی ئەو هێڵەی کە تۆ بەکاری دێنی زەینە کۆڕەکە یا ئاسیایە ئەو کاتە دەتوانانی داخل ببی بچیتەنەوە ئەپلیکیشنەکەەوە. ئایا هەندێک لەم ئەپانە دوای ئەوەی کە جارێک داخل بوویت ئەگەر لە شوێنێکی تر ژمارەکەت لێ بدەیت بتەوێت دووبارە داخل ببیتەوە هەندێک لەم ئەپانە کۆمپانیا ڕاستەوخۆ بۆ ئەپی پێشوو کە داخل کراوە کۆدەکەت بۆ دەنێرێتەوە هەندێکیش دەینێرێتەوە بۆ سیمکارتەکەت واتە ئەو کاتە ئەشتوانرێت لە ڕێگەی سێڤەری ئەو هێڵی کە بەکار تێناوە لە کۆڕەکە ئاسیا یا زەینە بەبێ ئەوەی کە بهێڵێ کۆدەکە بێتەوە بۆ تۆ چکە سێڤەرەکە لای خۆیەتی توانێت ئەوە پێی تۆ بکاتەوە. تەبەن ئەمە مەبەست ئەوە نییە کە کەس پارێزراو نییە هەموو ئەمانەش بە ئاسانی نادرێن لە دەستی کەس. ڕاستە تۆ کاتێک کە ئاسیا کۆڕەک زەین بەکاردێنی کامل ئەو قسانی کە تۆ دەیکەی هەمویان لەلای ئەوان تۆمارن بەڵام دوجار ئەوانش بۆ خۆی پابندن بە هەندێک یاسا و ڕێنمایی تایبەتەوە. وەک ئاماژەمان پێکرد لەوەی کە ئەگەر ئاستی وڵاتانی دراوسێ گەشت بێتە ئەوەی کە بتوانن کۆدەکان بەکار بێ کۆدەکان بدۆزنەوە بیشکێنن بۆ نمونە لە دۆسیە کوشتنی جەمال خاشقچی تورکیا توانی هەندێک لە کۆدەکانی واتساپ بشکێنێ و کۆمەڵێک زانیاری لەسەر کوشتنی جەمال خاشقچی بەدەست بێنێ و بە تایبەتی واتساپ لە دوای فرۆشتنی بە کۆمپانیای یا چووە سەر کۆمپانیای فەیسبوک و ماسنجر ئەو سکیورەتیە لەدەستدا و ئەو ینی کۆمەڵێکی زۆر لە بەکارهێنەرانی لەدەستدا لەبەرەوەی کە ئەمنیەتەکەی نەماوە. بابەتێک هەیە لێرەدا کە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە کە وتمان ئەمە بۆ ئاستی سیاسی کە بۆ نموناگەر ئەو کەسە بیەوێ کۆمەڵێک پەیوەندی زۆر تایبەتی هەبێ ڕەنگە ئەم کەسە لەو ئاستەیە بێ کە نەیەوێت تەنانەت ئێران و تورکیا بزانێ بۆیە لێرە مەحرەمانە زۆر کەمە سیقەی پێ ناکرێتەوە گەڵ قسەی هەمیشە دەڵێن تەکنۆلۆژیا سیقەی پێ ناکرێت بەڵام ڕەنگە کەس سەرۆکی حیزبێک بێت یا مەکتەب سیاسیەک بێت یا کەسایەتیەکی تایبەتی سیاسی بێت لەناو جموجوڵە سیاسیەکانە لە هەرێمی کوردستان ئەوە پانە هەمویان دەتوانرێت کۆنتترۆل بکرێت لە ڕێگەی سەرچاو ئینتەرنێتیەکانەوە و ئەو کۆمپانیایانش هەمویان گرێبەستیان لەگەڵ هەم لایەنە یا باڵێن ڕێککەوتنیان هەم لەگەڵ لایەنە ناوەندە هەواڵگریەکان و هەم لەگەڵ دادگاکان و هەم لەگەڵ لایەنە سیاسیەکانی دەسەڵاتە بەدڵنیاییەوە هەیە. بۆیە ئەستەمە لەوەی کە تۆ بتەوێ ئەم ئەپانە بەکاربێنی بەڵام زانیاریەکانت پەیوەندیەکانت هەمووی پارێزراو بن بەڵام ئەگەر چالاکوانێک بیەوێ پەیجێک دابنێ بۆەوەی کە خۆی بەتاڵ بکاتەوە هیچ نەبێ ناڕزایەتەکانی دەرببڕێ ئەگەر لەسەر حەق بێ یا لەسەر ناحەق بێ ئەمە دوجار دەمانوێت قسە لەسەرەوە بکەین پەیجێک بەڕێوە بێ کەس پێت نەزانێ. ئەمە ئاسان نییە ئیلا بە جۆرێک نەبێت لەوەی کە تۆ کاتێتەوێ ئەم پەیجە دابنیت دەبێ ئەم پەیجە لە شوێنێک کاتێک ئەتەرنێتێک بەکاردێنێ ئەمە ئەتەرنێتە پێشتر بەکارت نێ نابێ بۆ فەیسبوکێکی دیاریکراو کە بزانم فەیسبوکە هی منە هی فڵانە کەسە یاکی ئەتەرنێتەکە بکرێت تازە بێ بەکاری بێنی. دوو ئەو مۆبایلی کە لەوێ بەکاری دێنی پەیجەکەی پێدابنی دەبێت پێشتر بەکارت نێ نابێ ڕەبت نەبوو بێ بە ئەتەرنێتەوە و لەوێ کاتێک کە پەیجەکە دادەنیت دەبێ VPN بەکار بێنی چکە VPN تەنها دەتوانێت لۆکیشنەکەت لە چاودێریکەرەکان تێک بدا VPN بەکاربێنی لە دوای ئەنجامدانی کردەکەت پۆستێکە دەیکەی دەبێت لەو شوێنە دوور بکەیتەوە بەڵام هەموو ئەمانە دەبێت سفر بکەیتەوە لای بی ئەو کاتە دەتوانی دوور بکەویتەوە لەو کاتێک کە تۆ ئەمە بەکاردێنی ئەگەر VPN بەکار نەهێنی دەتوانرێت لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەو مۆبایلانی تر کە لە دەوروبەری ئەم مۆبایلن دەتوانرێن بدۆزرێنەوە بزانرێن کێن بۆی ئەگەر من بە مۆبایلە بمەوێ پەیجێک بەڕێوە ببەم مۆبایلەکەی ترم لە تەنیشتم بێ ئەگەر ئەمەش بۆ نمونەوە بە ئینتەرنێتەوە وەسڵ بێ و ئەمەش لە هەمان کاتا بڵێم سیمیتیانە بێ یا پارێزراو بێ و پەیجەکەی تازە بێ لە ڕێگەی مۆبایلەکەی دیکەمەوە چکە پێشتر خاوەنددارێتەکەی بۆ خۆم دەگەڕێتەوە دەتوانن بمان دۆزنەوە. دێنەستەر ئەوەی کە ئەگەر تۆ پەیوەندیەکی کەسی تایبەتت هەیە لە نێوان هاوڕێیەکتە ئیدی ڕەگەزی بەرامبەرە یا خێزانی خۆتە یا دۆست و هەر برادێکی دیکەت هەیە ئەمە پانە هەمویان هەتا ئەو کاتی کە تۆ نەخرێتێ ژێر چاودێریەوە یعنی ئەبێ ئەو کەسە و زانیارانی کە هەیە بۆ بەرامبەر چاودێریکەر گرنگ بێ ئەو کات دێ چاودێری دەکات بیاوێ بزانە زانیاریەکانی چین ئەمە جۆرێکە لەوەی کە تۆ ئەبێ بخریتە ناو بازنەی چاودێریکردنەوە یا بێ وەکو کەس یا بەکارهێنانی هەندێک دەستەواژە
ئەو لایەنەی چاودێریکەر دەتوانێت کۆمەڵێک دەستەواژە دیاری دەکات هەر کەس ئەم دەستەواژانەی بەکارێنە دێتە ناو بازنەی چاودێریکردنەوە بۆی کە بزانم دەستەواژانە بۆچی بەکاردێنرێت. بەڵام ئەوە پێیکە دەمەوێت پێتان بڵێم تا ئێستا بەپێی کۆمپانیاکە خۆی بەپێی راپۆرتەکان زۆرترین سکیوریتی هەیە ئەویش تەلێگرامە. بەڵام نەک ئەوەی کە تۆ یەکسەر بچی تەلێگرام بەکاربهێنی. کاتێک دەچیتە سەر تەلێگرام ئەگەر من تەلێگرامەکەی خۆم بکەمەوە دەچیتە سەر ناوی برادێکت چیتە سەر تەلێگرامی برادێک تەلێگرامەکە بکەرەوە پێشەوەی نامەکەی بۆ بنێری بڕۆ ناو ئەکاونتی تەلێگرامەکەیەوە لە گۆشەکەی سیتینگ لێ بدە نووسراوە ئیشارەی قوفڵێکی لەسەر نووسراوە ستارت سکرین چات سکرێت چات ببورن ستارت سکرێت چات. کاتێک دەچیتە سەرم ستارت سکرێت چاتە پێت سەڵێ یەکسەر قوفڵێکت دەداتێ پێت سەڵێ ئەم سکرێت چاتە زۆر تایبەتە. بۆچی ئەمە تایبەتە؟ لەبەرەوەی کۆمپانیای تەلێگرام دەڵێ ئەمانە کۆدەکانیان بە بەردەوامی ئەم جۆرە چاتە کۆدەکەی بە بەردەوامی دەگۆڕێ جیاوازە لەو چاتە ئاسایش کە تۆ بە تەلێگرام دەیکەی بە بەردەوامی کۆدەکان دەگۆڕێن و دەتوانانی تهدیدی ئەوە بکەی کە لە کاتی دیاریکراودا مەسجەکانت بسڕێنەوە و بەپێی راپۆرتەکانی تەلێگرام خۆی هیچ وڵاتێک ناتوانێت ئەمە چاودێری بکە ئیلا وڵاتی رووسیا خۆی نەبێت. هەندێک وڵات کە چاودێری فیلتەری تەلێگرام دەکەن بۆ نمونە لە ئێران یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین فیلتەر یا چاودێری تەلێگرام دەکە بەڵام هەتا ئێستا نەیتوانیوە چاودێری ئەمەش بکە بەپێی و راپۆرتی کە چەند ساڵێک لەمە و پێش ئێران زۆر هەوڵیدا لەوەی کە سێڤەرەکانی تەلێگرام بە حکمیەوەی کە لە ئێرانە بەکارهێنەرێکی زۆری تەلێگرام هەیە سێڤەرێکی بێنێتە ناو هەرێمی کوردستانەوە تەنانەت خۆی ئەوەی ڕاگەیاند کە ڕێککەوتون لەگەڵ رووسیا بۆی کە سێڤەرەکانی تەلێگرام لە ئێرانە مەوجود بن لەبەری بەکارهێنەری زۆرە بەڵام خاوەنی کۆمپانیای تەلێگرام ڕەتی کردەوە کە چوو بنە ناو گرێبەستێکی بەو شێوازەوە لەبەرەوەی دەزانێت ئەو کاتە کۆی گشتی ئەو چاتانە کۆی گشتی ئەو کۆدانە دەکەوێتە بەردەستی ئەو وڵاتە بۆیە دەڵێ 100% نمرەی تەواوی پێداوە کە بەم شێوازە تەلێگرام پارێزراوە بەڵام دوجار دەڵێم بە هیچ شێوازێک تەکنۆلۆژیا پارێزراو نیە چونکە بۆ میوانێکم یەکەمیکتر دەچمە لای چونکە لەبەرەوەی کە دەڵێ ئەوروپا کە خۆی خاوەنداریەتی یەتوانم بڵێم پێشکەوتنی تەکنۆلۆژیا دەکات کۆدی ژمارە حسابی بانقەکەت چۆن دەداتێ ئایا لە ڕێگەی لە ڕێگەی ئەلەکترۆنیەوە بۆ دەنێرێتەوە یا لە ڕێگەی ئەلەکترۆنیەوە دەستەخا نە تەنها لە یەک ڕێگاوە متمانی هەیە ئەویش خۆت دەبێ بڕۆی سەردان بکەیت لەسەر وەرەقەیەک کۆدەکەت بۆ دەنووسن بۆت پرێن دەکەن و تەسلیمت دەکەن لە ناو زەرفێکی نامەیە کە ئەمە کۆدی ژمارە حسابەکەی تۆیە بەس بەو شێوازە متمانەیانەیە بەڵام کاتێک کە ئەوروپا خۆی متمانەی بە ئەلەکترۆنیات و بە تەکنۆلۆژیانە بێ ڕەنگە پێویست نەکە کە ستایبەتەکان لە هەرێمی کوردستانیش ئەوەندە پشت تەکنۆلۆژیا و پاراستنی زانیاریەکانیان لە ناو ئەمەیە لە ناو تەکنۆلۆژیایە ببەستن. من میوانێکم هەیە بۆ بزەوی بزانین چی بکەین لەم بارودۆخەدا لە هەولێرەوە میوانێکم دەبێت ئەویش بەڕێز کاک مستەفا عەلی. کاک مستەفا زۆر سپاس شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری سپاس بۆ دەرفەتەی کە لە هەولێرەوە میوانم دەبی ئەگەر گوێت لە زانیاریەکان بێ وابێ ئیدی نابێت کەس متمانەی بە مۆبایلەکەی هەبێ بە ئەپلیکیشنەکان هەبێ بە ئینتەرنێت هەبێ ئەمە تا چەندە حەقا مەبەستم ترساندنی بینەر نییە بەڵامایە تەواو ئەمە واقعی تەکنۆلۆژیایە کە پارێزراو نییە. زۆر سپاس بۆ دەرفەتە کاک جەلال دەست خۆشبی لە سەرەتاوە زۆر بە وردی باسی بابەتەکانت کرد هەر ئەوە بۆ من ماوەکەوە شایدی ئەوە بدەم کە قسەکانت ڕاستن لە ڕووی تەکنۆلۆژیەوە بەڵێ چاودێری بەسەر هێڵەکانی پەیوەندیکردن هێڵەکانی ئینتەرنێتدا دەکرێت وەک ئەوەی بینیمان لە ڕابردوودا پێگاسوس کە هێرشی ئەلکترۆنی کردە سەر مۆبایلەکانی چەند سەرۆک وەزیرانێک و هەروەها پادشای ئوردەن و هەروەها سەرۆک کۆماری عێراقیش کە بەرهەم ساڵحی تێدا بوو سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانیش مەترسی ئەوەی لەسەر بوو کە باز دەکرا لە راپۆرتەکەدا کە 50,000 بخۆی کە ناوی ئەویشی تێدا بوو هێرشی کراوەتە سەر بێگومان کەسایەتیە سیاسیەکان زیاتر بە بۆنەی ئەوەی کە بۆ نمونە وڵاتەکان دژبەیەکن زیاتر هێرشیان دەکرێتە سەر. زۆر باشە کاک مستەفا بابەتێک هەیە خەڵکێک لە کۆمەڵگای ئێمەشا دەڵێ بۆ نمونە من مۆبایلی ئایفۆنەکڕم لەبەرەوەی کە سکیوریتیەکەی بەهێزە چۆن ئەمە جیا بکەینەوە زانیاری و داتای ناو مۆبایل جیاوازە لەو داتایی کە تۆ لە ڕێگەی هەڵە پەیوەندیەکانی واتساپ ڤایبەر تەلێگرامەوە دەیگوازیتەوە ئایا کاتێک خاوەنی سەرچاوی ئینتەرنێتەکە بتوانێت کۆنتترۆلی زانیاریەکان بکە
ئەم دوو بابەتە جیاوازن داتای ناو مۆبایل و داتای ناو پەیوەندیەکان هێڵەکانی پەیوەندی هەر ئامێرێک پەیوەندیکردن ئەگەر بێت و ڕەبت بێ بە ئینتەرنێت بێگومان سەلامەت نییە جات مۆبایلەکە آیفۆن بێ گالاکسی بێ بۆ نمونە هەر بابەتێک بێ لەوانەکە ماوەیەک پێش ئێستا پێگاسوس هێرشی کردە سەر ئەو دیبلۆماتکارانەی کەوە لە دەرەوەی ئەمریکانیش دەزێن ئەوە بۆ کۆمپانیا ئەپڵ هۆشداریدا کەوە ئاگاداری خۆیان بن لەوەی کە پێگاسوس هێرشی کردێ بۆ نمونە ینی هیچ مۆبایلێک یان هیچ کە ڕەبتی ئینتەرنێت بێ سەلامەت نییە لە ڕووی پاراستنی زانیاری و داتایەکانی. باشە بابەتێکی دیکە هەیە کە هەندێک جار لە ڕووی تەکنەلۆژیاوە کاک مستەفا هێندە باز دەکرێت کە تۆ ئەڵێ برادێک لە باسیەوەی کردی بوو کە من ڕەنگە لە ژووری میوانەکەم کە تەلەڤیزیۆنەکەش دانراوە نەوێرم لای خێزانەکەم دابنیشم ینی هێندە جار وا لێ دەکرێت کە دەڵێن تەنانەت ئەگەر تەلەڤیزیۆنەکەت بۆ نمونە کامێرەی هەبێ دەتوانن ببینن یان دەڵێن مۆبایلەکەت ڕەبت بێ بە ئینتەرنێتەوە بەخۆشت نەزانی دەتوانن لە ڕێگەی کامێرەی مۆبایلەکەتەوە بەکار بێنن ئایا ئەمە تا چۆندە ئەسڵی هەیە یاخۆت نا؟ کاک جەلال پێشتر قسەکە بوو لە کوردی خۆما کە دەکرا کە دیوار بەگوێ بەڵام ئەمە لە ئێستادا ئەو دیوار بەگوێیە کە بۆتە شتێکی واقع بۆ نمونە مۆبایلێ کە تەلەڤیزیۆنێکی زیرەک یان لاپتۆپێکە لە ماڵەوە هەتا بێگومان یعنی دەتوانرێت هاک بکرێت دەتوانرێت کامیرەکەی بکرێتەوە کە ڕەپت بی بە ئینتەرنێت بۆیە لە ئێستادا ینی هیچ مۆبایلێک یان هیچ داتایەک سەلامەت نییە کە تو ڕەبتی بۆ نمونە ئینتەرنێت بی. باشە لەسەر ئەوەی کە بۆ نمونە باست کرد کە هیچ مۆبایلێک بۆ نمونە سەلامەت نییە یان کەسەکە ناتوانیت لە ماڵەوە بە حڕیەتی خۆی مۆبایلەکەی بەکار بێنیت. دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا لە لێدوانێک ڕۆژنامەوانی باسی کرد کە تەنها یەک ئەپلیکیشنی لەسەر مۆبایلەکەی هەیە ئەویش تویتەر بوو. تویتەریش لەبەر ئەوەی کە هی ئەمریکایە یعنی ترسی ترامپ لەوەیە کەەوە ئەپلیکیشنی کە لەسەر مۆبایلەکەیدا بنێت زیاتر ڕێخۆشکەر دەبیت بۆ دەستگاسی خوڕیەکان بۆ دەستگا هێرشکەرەکان کەوا هێرش بکەنە سەر مۆبایلەکە چونکە ئەوانیش کە باش دەزانن هیچ ئامێرێک سەلامەت نییە کە ڕەبتی ئینتەرنێت بێت. باشە من پرسیارێکی دیکەم هەیە کاک مستەفا ئەم مۆبایلانە کە هەمومان بەکاریان دێهێنین ڕەنگە لە هەرێمی کوردستانەوە ئاستە نەگەشت بێتە ئەو بیانی بەو شێوازە بەڵام لە ئێران لە تورکیا بەو شێوازەیە لەو شوێنەی کە بە هیچ شێوازێک شەبەکەی مۆبایلەکەت نییە ڕقمێک دەداتێ ڕقمی حاڵەتی تارێ 3 ڕقەمە سیمکارتەکەش دەربکەی لە هەمان کاتە هەر ئەداتی ئەمە بۆ لە وڵاتی ئێران لە وڵاتی تورکیا هەیە بۆ نمونە پەیوەندیکردن بە پۆلیسەوە ینی سیمکارتی تیانی ئەم مۆبایلەت 3 ڕقەمە لی دەدەی جوابیشت دەدەنەوە و قسەش دەکەی ئایا ئەمە چۆن دەکرێت و ئایا وڵاتی خۆمان لەم ڕووەوە لە عێراقی هەرێمی کوردستان گەشتوون و خزمەت گوزاریەکەیان دانەناوە یاخود ناهێشتا ئاستی ئەمە هێندە پێش نەکەوتووە؟ لە بۆ نمونە لە وڵاتەکانی ئەوروپا و لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان بەگشتی ئەو سیستەمە لەسەر مۆبایلەکان کاری پێ دەکرێت کە لە ڕێگەی بۆ نمونە GPS-ێک یان لە ڕێگەی خزمەت گوزاریەکە کەوا ڕاستەوخۆ کۆنێکتە بەو کۆدەیەکەوە بۆ دابین کراوە جا هەر وڵاتەوە بۆ نمونە کۆدێک خۆی بەڵام لە کوردستان تا ئێستا نەگەیشتونەوە ئاستەیکەوە بۆ نمونە ئەو کۆدە هەبێت و ئەو ڕەبتەی کە لەگەڵ بۆ نمونە تیمەکانی فریاگوزاری یان تیمە خێراکان تۆ بتوانیت کۆنێکتیان لەگەڵ بکەیت بە هەمان شێوە لێرە لەسەر بۆ نمونە و سیارانەی کە مواسەفاتیان بەرزە بە هەمان شێوەی سیمکارتەکە لە نێو ئۆتۆمبیلەکە هەیە تۆ دەتوانیت لە حاڵەتێکی تەواوی بۆ نمونە دای بگری ئەوان بە زووترین کات دەگەنە شوێنی لوکیشنەکەت واتە تۆ چیپێک لە نێو مۆبایلەکەت دانراوە کە لە هەر شوێنێک بی گەر سیمکارتشی لەسەر نەبێت مۆبایلەکەت ئەوان دەتوانێت بدۆزنەوە. باشە من ئەگەر فەیسبوکەکەی خۆم بەکار بێنم VPN دەوری هەیە بۆ من لەوەی کە لە هەرێمی کوردستانە نەزانم چیەکەم؟ خۆی کاک جەلال VPN دەوری هەیە بەڵام فەیسبوک سیاسەتێکی جێبەجێ کردووە لەم دواییەکە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش لەوێ هەر جەنابتانیش تێبینیتان کردبێ مافی سپۆنسەری ئەو کەسانێکەوە پرۆمۆتی دەکەنەوانێک کە سپۆنسەری دەکەن
دەبواە خاوەنداریەتەکەی ڕاستەقینە بە بۆ نمونە تۆ لە ڕێگەی کۆمپانیایەکی تەکنەلۆژی لێرە داواکاریەکەت پێشکەشی کۆمپانیای فەیسبوک دەکرد کەوا من بۆ نمونە ڕێکلام بۆ کەسێکی سیاسی دەکەم واتە ئەو پەیڕەوکردنی ئەو سیاسەتی فەیسبوک بۆ ئەوە بوو کەوا هیچ کەسێک نادیار نەبێت لە فەیسبوک واتە تۆ ئێستا پیجەکەت هەبێت یان بتەوێ بۆ نمونە خزمەت بەلایەنێکی سیاسی بکەیت یان بە کەسێکی سیاسی بکەیت پێویستە لەلایەن فەیسبوک ڕێپێدراو بیت هەروەها ڕێپێدراوی تایبەت هەبێت واتە تۆ ناتوانیت خۆت بزرکەی هەموو کات جا چ لە ڕێگەی VPN بیان چ لە ڕێگەی هەر بەرنامجێک بێ کە دەتەوێت زۆر باشە دوایین پرسیانم لەسەر تەلێگرامە چکەوەی کە من دامە بینەرەکانەوە بوو کە تەلێگرام لە ڕێگەی سکرێت چاتەوە ئەتوانی پارێزراوبی مۆزوعی ئەمە چییە گۆڕینی ئەم کۆدانەی کە لە سکرێت چاتە هەیە جیاوازە لە چاتی ئاسایی ناو تەلێگرام خۆی ئەو ئەپلیکیشنانەی کەوا زۆر پارێزداون یەک لەوانە سیگنال یەک لەوانە تێلیگرام پێشتر واتسئاپ لە پێش ئەوانە بوو کە بۆ نمونە یەکێک بوون لەو ئەپلیکیشنانەی چات کەوا زۆرترین سکویریتیان هەبوو بەڵام دوای ئەوەی کە خۆشت باست کرد لەلایەن کۆمپانیای فەیسبوکەوە خاوەنداریەتی گەڕاوە ئیدی ئەو سیقەی نەما لە لای خەڵکیکەوە بەکاری بێنن مەوزوعی تێلیگرامیش ئەوەیە کە هەر خۆت بە تەفاسیلی باست کرد بۆ نمونە ناتوانم زیاتر قسەی لەسەر بکەم کە هەمووت باس کرد پێشتر گۆڕینی کۆدەکانە لە کاتی گۆڕینی ئەو کۆدانەش تۆ ناتوانانی شوێنت ئاشکرا بێت کاتە باشترین هەل تەلێگرامە بەشی سکرێت چاتەکەی بەکاری بێنین تێلیگرامە سیگناڵە بەڵێ زۆر سپاس مەمنونم واتسئاپ لە دوای ئەوەی کە فەیسبوک خاوەنداریەتی دەکات سیقەیەکی وای نەماوە لە لای خەڵکی بەڵام وەک سەرەتاش باش یعنی باست کرد کە تەکنەلۆژیا سەلامەت نییە بەی شێوێ کە تۆ ڕەبتی ئینتەرنێت بووی بۆ نمونە کە تۆ مۆبایلەکەت لەدەستگرت دەبی حساوی ئەوەش بکەیتەوە ڕۆژێک لە ڕۆژان زانیاری و داتایەکانت دەبدرێت لەلایەن جاسی خوڕەکان بەیان ئەو کەسانێکەوە دژیتۆن زۆر سپاس دەکەم مەمنون کاک مستەفالەوەی کە لە هەولێرەوە لەگەڵمانەوەی زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵازیزان زۆر سپاس بۆش سەرکەوتو بن بابەتێکی دیکەیە زۆر بە کورتی ئاماژەی پێ دەکەم و کۆتایی بە بەرنامەکەم دێنم وەک ئاماژەمان پێکرد بەکارێنانی ئەپ گرنگە سەرچاوی هێڵی ئەنتەرنێت لە بەکارێنانی ئەپەکە گرنگترە ئەنتەرنێتێک کە بە سەلامەت بکەوێتە دەستت ئەنتەرنێتی مانگی دەستکردە بەڵام تێچووەکەی زۆرە و خاویشە بۆیە لە هەرێمی کوردستان زۆر بەکەم ئیلا شوێنێک کە توانای زۆری نەبێ بەکاربێنرێ بڕیار وایە لە داهاتوودا ئەم ئەنتەرنێتش خزمەت گوزارێکی باشتر بێ بگاتە هەرێمی کوردستان و کاتە ڕەنگە لە هەندێک چاودێری تایبەتی ناوخۆیی پارێزراوین بەڵام دوجار وەک ئاماژەمان پێکرد ئەمە تەکنۆلۆژیای هەرگیز سەلامەت و پارێزراو نییە بە هیوام لەوەی کە سەلامەت و تەندروست بن سپاس بۆ بینەریتان